حسرينا أروي أول ناديته لقى الغامور فنايته لعمري ما حسريته. خالد عبد الله محمد أمين شيخة بەخایل کۆسەر ناسراوام لە ساڵی 1963 لە شاری هەولێر لە گەڕەکی خانەقا لەدایک بوومە تا ئێستاش ئەو گەڕەکەم هەر خۆش دێ. قۆناغی مناڵیمان ئەو کات جیاو لەگەر قۆناغی منداڵی ئێستا بە عقمی ئەوە هەموو هیچمان کوڕە ئاغا و کوڕە دەرەبەگ نەبووین، هەمومان کوڕی ڕەشڕوتێکی ئەو شارە بووین، کوڕە فەقیر بووین، بە هەژاری ژیان و بە هەژاریش خۆمان دروست کرد و بە هەژاریش دەستمان بەخینەوە و بە نووسین کرد. بەبیرم دێ ساڵانی 76 بوو 77 بوو، ئەو کاتی فلوسە بوو، درام هەبوو، ئەو کات ئەمە تەمەنم 11-12 ساڵ بوو. ڕۆژانەی چەند ڕۆژێکم گڵ دەدایەوە، خڕم دەکردەوە، سەرفم نەدەکرد، دەچوم کتێبم دەکڕی. لە هەولێرێ چاپخانەی کوردستان هەبوو، ڕۆحی شادبی جیم ئوکرانی خاوەنەکەی بوو، باشی دکتۆرە کوردستان ئوکرانی. ئەو کات ئێمە مناڵ بووین، نەمان دەزانی لەم شارە پیاوێکی ئاوا مەزن هەیە ناوی جیم ئوکرانیە. دەچوم لە بەردەم جامخانەکی هەبوو، دەچوم لە تێر تەمەشام دەکرد لە بەردەم جامخانەکە. ئەگەر ئەو کاتی پارەم پێ وایە کتێبم دەکڕێت. ئەو کاتی کتێبەکان ئێستاش بەبیرمە، مەلای مەشهور، قەلفڕی و ئەو جۆرە کتێبانە هەبوو دەمان کڕی. ئەم لە تەمەنشی یەکجار زوودا هۆگری خینەوەی بووم، عاشقی کتێب بووم، عاشقی ڕۆژنامە بووم. تەمەنم 12 ساڵ بوو، شعرم خۆشویست. ئێستاش بەبیرمە ساڵی لە تەمەنم 16 ساڵ بوو یەکەم شعری خۆم لە ڕۆژنامەی هاوکاری براو کردیتەوە. زائیدەن یەکەم کۆشعری خۆم ئەو کات تەمەنم 17 ساڵ بوو، کۆشعرەکەم بە ناوی فرمێسکی مەهاباد بوو، وەڵام کردوێستا زیاتر وەسەتی ئەدەبی برادەرەکانم دەرێن خالید کۆچەر، یعنی بە مانای فرمێسکی مەهاباد. با ئەوەش لاد نەکەین خاتوو ڕۆشناجان. ئەو کات کتێب زۆر بە زەحمەت چاپ دەکرا، وەکو ئێستا نەبوو. ئەو کات دایرەک هەبوو، دایرە ڕقابە عامە پێدەگوترا، لەوەی هەفتایەکان و نووسەرەکانی هەفتایەکان و هەشتایەکان ئەویان چاک لە بیرە. دەبایە ئەو کتێبە ئەو دەستنووسە چوو بایە دایرە ڕقابە عامە، یان ئەوەتە بە یەمنەح یان بۆتە یەسمع دەهاتەوە، کە ئەو کاتیش داهاتەوە وەکو ئێستا نەبوو. بڕوا بکە لاپەڕەکانت پڕ دەبوو لە خەتی سۆر، حەزف دەکرا، ئەوەی قەتە ئەوانە نابی براوکەیتەوە. ئەو زە دواتر قەنەعەت دەکەی فەزلی ئەدەبی کەسم لەسەر نییە، فەزلی بەس کتێب و ڕۆژنامە لەسەرە، فەزلی کتێب و ڕۆژنامەم لەسەرە. ئەگەر کتێب نەبووایە ئەمن عاشقی شعر نەدەبووم، ئەگەر ڕۆژنامە نەبووایە عاشقی شعرکە نەدەبووم. فەزلی کتێب و ڕۆژنامەم لەسەرە. یعنی لە ساڵی 1970 یەکەم کتێبی خۆشم وەکو بە جەنابتم گوت فرمێسکی مەهابادم چاپ کردی. ئەو کات دەنگداناویشی گەورەی دروست کرد. ئەو کاتی ئەوان نەبوو خاتوو ڕۆشناجان، کتێب خوێنەری خۆی هەبوو. یعنی ئەگەر نووسەرێک کە 2500 دانە چاپی بکرد بە ماوەی یەک مانجی یەک دانە کتێب لەسەر ڕەفەی هیچ مەکتەبەک نەدەماوە، هەمووی دەفرۆشرا. وەکو ئێستا کتێب زەلیل نەبوو، وەکو ئێستا کتێب بەدبەخت نەبوو. ئەوجە نەکتەنی ئەوە، چیرۆک، شاعیر، ڕۆمان، لێکۆڵینەوەی ئەدەبی. ئەمن زۆر جار باسم کردیا. ئێستا گریمان گۆڤارمان هەیە، گۆڤاری ئەدەبی، ئەو پەڕی ژمارەکەی چەند لێت چاپ دەکرێت 1000 دانە. ئەمن بەبیرمە گۆڤاری بەیان کە تیراژی مانگانەکەی مانگانە 22,000 دانەی لێ چاپ دەکرا. یعنی ئێستا ئەمە لە شاری سلێمانیە لەگەر جەناب دادەنیشی. ئێستا لەو شاری سلێمان تەنیا یەک زانکۆ هەبوو، زانکۆی سلێمانی پێدەوترا. ئەو هەموو پەیمانگان نەبوو، ئەو هەموو ئەوە نەبوو، ئەو هەموو خوێنەرەش هەبوو. ئەمن زۆر جار لەگە برادەرەکانم
ئەو فەیسبوک و ئەو سوسیال میدیا غەدرێکی گەورەی لە ڕۆژنامە و گۆڤاری کرد خوێنەر بەرەو کزی دەڕوە. کاری ڕۆژنامە نووسەکە لە بۆ بژێوی ژیانە. شعریش ئەوە هەڵبژاردەیەکە ئەو نووسەرە لە نێو ژانرە ئەدەبیەکاندا ئەوەی سی ڕۆژە دوژەوەی ڕخنەیە دەبژێرەوەیش من شعرم هەربژات بەس نسکەی 24 ساڵە لە ڕۆژنامەی خەباتم سەرەتا بە هەڵەتچنی و زمانەوانی ئیشم کردووە. ئێستاش لەگەڵ چەند برادەرێک هاوڕێیەکانم دەستەی نووسەرانم لە پاشکۆ ئەدەبیەکەی هوزر و هونەر. پیشەی کاری ڕۆژنامەنووسی بەلای من پیشێکی یەکجار پیرۆزە. سوپاس بۆ خی گەورە نسکەیم 24 سارە لەو ڕۆژنامەیە کار دەکەم. هیچ ڕۆژێک لە ڕۆژان گرفتەکەم بۆ دروست نەبووە. هەر لە جەناوی سەرنووسەر و سکرێر نووسین و برادەرانی ترم ئەمە وەکو برا و برادەر کار دەکەین. خۆزگامێنیش وەک بەپولان گشتەمانم وەرزێوانیا دوور لە خام و تاریژیان تەنها گوڵم بناسیایە فرمێکی مابە ساڵی 1970 چام کرد. ئەو کاتی ئەمیدارێتی ڕۆشنبیری و لاوان هەبوو یارمەتیدام. بەس بەداخەوە ئێستا کتابەکەم لا نەماوە نسکەی 45 سال بە لە ئێستاە. ئەوە ئەستێرە هیوایە کۆمەڵە شعرەکە لە بۆ منداران ساری 83 چاپم کردیە. قەنەعەت دەکەی خات و ڕەشانجیان ئەو نامیلکێ چەند هەزار دانەی لێ چاپکرایان نووسرا 5,000 دانە. 5,000 دانە بە خیلالی 2 مانجی یەک دانە کتێب لەسەر ڕەفەکان نەماوە. ئەوە دیاری بۆ مام هێمنە ساری 84م چاپ کردیە. 5,000 دانە یەک کتێب نەماوە بە خیلالی 2 مانگی. ئێستا دوای 45 ساری ئەگە کتێبی چاپ بکەم دەبی 500 دانەی لێ چاپ بکەم. نەک تەنیا ئەم زۆربەی ئەدیبەکان زۆربەی نووسەرەکان تیراژی کتێبی ئێستا 500 تاکوتەرە ئەگەر بگاتە 1000 دانە. دوایین کۆشعریشم جانتای سەفەری ئەمجارەت پڕیەتی لە گریان ئەو وەزارەتی ڕۆشنبیری لۆی چاپ کردیمە 256 لاپەڕە ساری 1200 ساڵی 2011. هەر شاعری خوێنەری خۆی هەیە، هەر هونەرمەندە جمهوری خۆی هەیە، هەر چیرۆکنووسێک خوێنەری خۆی هەیە. سوپاس بەخوای تا حەدەکی باش ئەمن خوێنەری شعرەکانم هەیە. لەناو وەسەتی ئەدەبیش لەناو ئەتڵەسی شعری نوێی کوردی ئێستا و سەردەما خالید کۆچەر بە شاعیری ڕۆمانسی بە شاعیری ئەڤینداران دەخوێنرێتەوە و ناودەبرێت. بەشێک لەو برادرانە بەشێک لەوانە یان تیلم بۆ دەکەن یان ڕێگام لێ دەگرن یان پێم دەرێن خالید کۆچەر هەست دەکەین ئەو شعرەی کە ئێستا ئەوڕۆ لە فران ڕۆژنامە براوت کردوێتەوە یان ئەو کتێبەتە حەز دەکەین لۆ من نووسرایە هەمان معاناتی منە ئەمن لێت ناشارمەوە تا کڕۆژی سەرێسخانە من ئافرەتم خۆش دەوێ و ژنم خۆش دەوێ بەستەنیا لەناو هەموو سەرقاپلی هەموو ئافرەتانی دنیا ئەمن تەنیا ئافرەتەکەم خۆشویستیە و شعرم لە بۆ یەک لێو نووسیە و لە بە تەنیا یەک ئافرەتیشم نووسیە ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو خۆشەویستی مەزنە و لە بۆ ئەو ئافرەتە مەزنش. شعر کات و سەردەمی خۆی نییە. ئەتو جارێەوە کە لێ ڕێگایدای ئیلهامی شعرە کرد لۆ دێ ئەگەر فریای کەتی ئەگەر نووسیتەوە ئەوە باشە ئەگەر نادەڕوە یان ئەتو جاریوات و شەوە تا درەنجی شەوە ئیلهامی شعرە کرد لۆ دێ. یعنی شعر بەلای من سات و وەخت و کاتی نییە کە هات کە نەش بێ شعرش بە زۆر نانووسرێ. هەرێکە خوێندنەوەی جیاوازی لۆی کردیمە هەندێک بە دەستخۆشی هەندێک بە وردە سەرنج و تێبینی زۆر جار هەندێک برادران پێم دەڕێن عەز دەکەن خۆت لەو بازنەی قوتارکە لەو بازنە کاتێک نەماوە پێی بڵێین جوانی ئەوەی جوان بوو کوشتیان ئەوەی بە حەق یەکتریان خۆش دەویست نامڕات بوون ئەی گیانی خۆ
دوای ئەو هەموو ساڵە تەمەنێک لە بارانە یادی تەنیایی خۆم تۆ دروست خۆزگامێنیش وەک بەبوونا گەشتەمانێم وەرزێوایە دوور لە خەم و تاریکیان تەنها دڵێم بێناسیایە ڕێگەم سەودا یادم بکە جار ناجارێک یادم بکە بە یادی ئەو ڕۆژانێ وەک شیر خۆش دەویستم یادم بکە بە یادی ئەو ماچانەی لە ژمار نایان هەموو جار تۆ لێو دەنا بە لێومەوە ئای من عاشقێکی چەندە ترسنۆک و ئای چەندە شەرمن بووم یادم بکە بە یادی ئەو فرمێسکانت ئەگەر ڕۆژێک نەدیبام وەکو مناڵ بۆم دەگریا یادم بکە بە یادی ئەو شعرانەی بۆم نووسیوی یادم بکە بە یادی 40 ساڵ تەمەنی یادەوەری خۆشەویستیمان سوپاس ئەی جوانترین کتێبی یاد سوپاس ئەی جوانترین ژنی وڵاتی کۆچەریان دەپرسم عەشقی شێتانی تۆ نەبوایە من چیم دابوو لە داستانی خۆشەویستی چیرۆکی شێتانی تۆ نەبوایە نە ئەوەندە زوو پیر دەبووم نە قژوڕدێنم دەبووە بەفری کوێستا هەرگیز نەدەبوومە چیرۆکی بەر ئاگردانی شەوانی زستان ئەو هەموو یادگاری بێژمارەی تۆ نەبوایە نەدەبووم بە شاعیر سوپاس ئەی جوانترین کتێبیە دوێنێ زۆر بیرم کردی لەگەڵ پەرمەی گریانی خۆمدا فرمێسک لە چاوەکانم دەباری ویستم تەلەفۆنێکت بۆ بکەم بەڵام گوتم نەبا پێم بڵێ ئەو شاعیرە قەرەجە بۆ ئەوەندە حەبداڵی من بووە من یادەوەری 40 ساڵی خۆشەویستی ئەوم لە یاد کردووە ئەو هێشتا منی لە یاد نەکردووە ئای چەندە شێتە ئەو ڕۆژەی دوور لە چاوە پیرۆزەکانی تۆ دەمرم لە گۆڕستانێکدا بە خاکم دەسپێرن ڕەنگە ئێوارەکەی لە کەناڵی تیڤە بە هەواڵی مردنەکەم بزانە بۆ سەردانێ ئیتر چی بکەم لەم تەمانە کەلاموش پەشیمانێ شعر بیر و زادایەکی یەکجار پیرۆزە وە شعر نەمرە شعر نامرێت ڕەنگە شعرێک ئەگەر 100 ساڵ بنووسرێت بەر لە ئێستا ئەمە هەست دەکەین تازەکەین درایتەوە ئەبەت شعر نامرێت و وەتوانیشم ئەوەی لە دڵمدایە ئەو پەیامەیتانی و کە بیگەینم دڵی شاعیر پڕە لەو شەی جوان ئەو ساتانەی دەستم بە بارانە شعر کرد دەبم بە هەور بەسەر باڵاتە وەکو باراندا دەبارم هەموو یادگارەکانت بێت بیردێنمەوە لە یەکەم یادگار تا دوای یادگار تۆ ئەو خەونە پیرۆزەی لە ناو گلێنەی چاوی هەموو عاشقانی دنیا ڕەشماڵی کۆچەریانی هەموو ڕۆژێ دەردەکەوی جوانتر دەبیت و باڵاتر دەبیت ئێستاش جوانە خاتوونی ئەو ئێوارانەی تا عەشق بمینێ شانازی بە هەموو یادگارەکانت دەکرد من و تۆ بۆ ئەو ڕۆژانە بگرین عەشق بە یەکترمانی ناسان تکا دەکەم ئەگەر ئەم جاریان گەڕای تۆ ناو باوشی خەونەکانم نەکەیت وەکو جاران باوشم پیا بکەیت بە شێتانە ماچم بکەیت زۆر دەترسم ئەم جاریان دەم و لێومان لە لێوی یەکتر نەبێتەوە سوێندت دەدەم بە جوانترین یادگار سوێندت دەدەم بە جوانترین شعر سوێندت دەدەم بە جوانترین ماچ سوێندت دەدەم بە فرمێشی چاوەکانت ئێستاش دوور لە دیدار و جوان و چاوەکانی من خۆشت دەوێم غەریبیم دەکەیت وەکو جاران بە یادی یادگارەکانم دەژیت ئێستاش هەکە دەست بۆ مۆبایلەکەت دەبەیت بیری ژمارەکەم و دەنگم ناکەیت ئێستاش ڕەنجی پەمەیت هەر خۆش دەوێت
سەرتاپای جلەکانت هەموو ڕەنگی پەمەیە وەکو جاران باخچەی ماڵەکەتان پڕە لە گوڵی پەمەیی ئێستاش بەیادی یەکەم ماچ و دواهەمین ماچ غەریبی ماچی لێوەکانم دەکەی یا بەجارێ منت بیرچۆتەوە هەرگیز شاعیرێکت خۆش نەویستووە ناوی خالیت کۆچەر بێ من تۆم لە یاد نەکردووە و نازانم تۆش عمری گردی وقوعیز هنواری که وقومن تموم بومن منزرکی نباشی ای تمانی پر اسرینم روی آور نادیتا لگامو هنگایتا لعمری من اسریتا